دانی ئەمە چییە؟ کریسمسە؟ ئەی کوا سانتاکلوس؟ کوا سانتاکلوس کوانێ؟ چی هەیە ئاواتێک تێ بۆ ساڵی تازە؟ بیری لێ بکەرەوە؟ هەوڵ بە بیرێکی لێ بکەیتەوە. ها سانتاکلوس دانی؟ شانگای ئاڵای کوردستانە لەگەڵ وێنەی ناودارەکانی جیهانەوە تەواوی ژیانیان ئەمە قانعی شاعیرە و ئەمە بە کۆمپیتنس کراوە شتێکی زۆر زۆر جوان. ئەمە هەمووی کاری چنینە، کاری دەستی چنینە، کۆمەڵە کاری زۆر زۆر جوان لەسەر ئاڵای کوردستان. پارچە شوشەیە و کاری حەفسەخانی نەقیوە. سڵاوتان لەبێت، ئەوە هاتوین بۆ فاملی مۆڵ. خۆشە فاملی مۆڵ دانی؟ حەزت لە چی فاملی مۆڵە؟ ها؟ ئاوی لێیە؟ ئاوی لێیە، ساڵی 2020 هیوادارین 2021 ساڵێکی خۆش بێت. 2020 خۆش بۆ لایتەوە؟ خراپ نەبوو. مێ دەکەین 2021 لە 20 خراپتر نەبێت. یەکەی دانی دانۆ منەوە دانی ئێستا لە خەوەستاوە بۆیە تۆزاوایە کەیزە یەکەم بەبەکان بۆ کوێچی؟ سڵاوتان لێبێ خۆشەویستان، من کاتتان باش بێت. سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ چەناڵە تایبەتەکەی خۆمان هاتووین لانە هیوایەتی سانتاکلوس ببینەوەیە. خۆشە بۆ تەمەنی دووە؟ بۆ تەمەنی تۆش خۆشە دەبەخسە. هەڵاوەڵا سانتاژە ها هانە پشتەوەی بینن چەند جوان. لەوەتی لە مناڵەوە حەزم لە سانتا بۆ ئێستا شەڕوانە ئەنگم مۆتۆرەکەی بینی مناڵم بیرەکەوێتەوە. ئەی تۆ سانتاڵە چیکە پێکەنێ هیوادارین ساڵی 2020 تێپەڕێت. ساڵێکی ناخۆش بوو نێتەوە. ئەوەی هەرچی نەهامەتی ناڕەحەتی ناخۆشی کە لە 2020 هەبووە لەگەڵ ڕۆژنی 2020 هەمووانش بوون. 2020 دەستێکی ساڵێکی باش بوو. ناڕەحەتیەکانی تۆ لە ساڵی 2020 چی بوو؟ ناڕەحەتیەکانی تۆ لە ساڵی 2020 چی بوو؟ بە هەمان شێوە هەموو دەری کرد. هەرچی ناڕەحەتیە کە دەری کردێ بۆ منیشم بووە هەمووی زەڵتر دواکەوتنی موچۆ تێمەش دواکەوت تێمەش دواکەوت هەموو تاکێکی کورد لێرە بەڕاستی ژیانێکی شایستەی دەبووە. باشە خەی ناکە وای نەڵەگرم بۆ شوێنێکی تر ویستم پرسیارێکی لەگەڵ مەڵام هەڵەگرم بۆ شوێنێکی تر. ساڵی تازەیە ها ئەڕۆ ساڵی تازە ئاڕۆین وەکوتم لێ پرسیارێکی لێکەم هەموو کەسێک ئەمە سانتایەکی ترە لە دیوێکی ترە هەموو کەسێک بۆ لێگومان چاوێکشمان لەوێ هەموو کەسێک ساڵی تازە یعنی هیوایەتێکی هەیە ئاواتێکی هەیە بۆ ساڵی تازە. ئاواتی تۆ چییە لە ساڵی تازەیە؟ یەکەم شت بەرەکێشوی خۆم لە ئیشەکەمە کارم زیاتر بەڵام هەر هەمووی زۆرتریش ئەوەیە کە شکل لە 2020 لەشێکی ساغم هەبووە. هیوادارم 2020 بە هەمان شێوازە بۆ خۆم بۆ کەسانی کە یانناسم چونکە ئەوە لەوەی هەموو شتێکی من هیواخوازم لە ساڵی 2021 گەشت بکەم بۆ دەر. شتێکە زۆرە ئێکە من گەشتم کە دەڵە نەویژێ لێگومان ئەوەش هەر ئەبینین لە پشمەوە
کۆمەڵێک ئاڵای کوردستانە کۆمەڵەکاری زۆر زۆر جوانن هەم پیشانگایەکە پیشانگایەکی کاری دەستیە کە هەر لە وردە شوشە بە تایبەتی بۆ ڕۆژی ئاڵای کوردستان دروستکراوە بەڵام یەکێک لە کارەکان کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم مناڵەیەکە هەم دەڵێ بەسەر کۆرۆنا شازاڵە بینوەکو دەبینین ڤایرۆسی کۆرۆنا کە ساڵی 2020 ئەم ساڵە زۆر ناخۆش بوو هەندێک کاری تریش پێشتر پیشانممان کە لە شوشە دروستکرا بوو کۆمەڵەکاریشتە کوڕەکەشمان وادا بەزەرە بچین بەلای کوڕەکەمان High five. Boş bu. Kırıklarını Christmas. Ne? Sadale çidani? Merry Christmas. Vale. Çok pekane? Çok pekane? Sağlığın et piroz bedeni. Other Christmas. يعني ئەوە چی و کڕیوە؟ دۆگە؟ هادێ بزانین جوانە؟ ئەم دۆگە زۆر زۆر جوانە زۆر زۆر جوانە زۆر زۆر جوانە ئافەرین خۆش دەوێ دۆگ؟ ئەمە چێکی دۆگەکە بکە؟ ئەمە چییە؟ بەفرەکاڵێ دانی ئەوە چی و کڕیوە؟ ئەمە چی و کڕیوە؟ چی ئەمە؟ کرۆکۆدایلە؟ جوانە کرۆکۆدایل؟ تیمساحەکەیە؟ بەقەی دانیە بێم تیمساحە ئەمە گازی لە چی گرتووە؟ مەمەکەی دانی گازی لێ گرتووە؟ بۆیە دانی گازێک بۆیە مەمەکە ناخوا؟ تیمساحە لە چی؟ تیمساحە لە چی؟ ئای باوکە جان دەی بڕە ڕاک خواحافیز کاتی تەرەکردنی مەمکە میژەکەیەتی زۆر شتمان تاقی کردەوە ها بۆی وت بیبەری لێن لێمان ناکێشێنە بۆی ئەچۆی شت ها بۆی قژی لێن قژمان لەیە کەچی بە قژەکە وای خوا ئەوە چیکەمان ڕێگرتە بەر بۆ تەرەکردنی بۆمان بڕی بیبەرتونمان باس کرد قژەکەمان باس کرد کولەشمان تاقی کردەوە هەر ئیسپادەی نەبوو تا ئەم شتەی کە بەدەستێوەیەتی هۆکارە بۆ ئەوەی کە ئیتر نەیخوات پێمانەتەوە تیمساحەکە گازی لە مەمەکە گرتووە بەڵام دۆشاویشمان بۆ پێوە کردووە بەمە تۆزێک فەرقی کردووە ئیتر زانی بەشک و هەوڵەکەمانەوە دوو ڕۆژە وا ئەبێتە سێ شەو فەری گرتووە بخەوێ؟ ئەخەوێنی؟ ئەخەوێنی؟ لە بەڵام خەوە دەی لای لای بۆ بکە لای لای